بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتانێ بە بینەرانی عەزیز خۆشحاڵین لە بەرنامەی کوێنەداهاتین و خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون دواخوازین تا کۆتایی بینەرما بن ئەوەی هەموو لایەک سوودمەند من لە بڕگە و بابەت و تەوەرەکانی ئەمڕۆماندا. ئازان ئەمڕۆژ لە تەوەریەکەماندا باز لە مامەڵەی وڵاتانی ئەوروپا لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بزانین ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانە بەکوێ گەیشتەوە، دوایین زانیاریەکان چین و بە تایبەتی تر لە ئێستادا زانکۆی ئۆکسفۆرد لە بەریتانیا ڤاکسینێکی ڕاگەیاندۆ کە چارەسەری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەکات. بزانین ئەم چارەسەرە ئەم دەرمانە تا چەند بەکار دێت بۆ نەخۆشەکان و ئایا کەی دێتە ناو بازارەوە کە وڵاتانی دیکە بتوان بیکردنەوە لەگەڵیشی دەبزانین هاوڵاتیانی ئەو وڵاتانە تا چەند لەگەڵ خۆپارێزی ڤایرۆسی کۆرۆنان و تا چەند مزگەوت و بازارەکان کرانەوەتەوە لێدا. لەگەڵیشیدا لە تەوەری دۆماندا باز لە مانگرتنی کارمەندانی بەشی بەندایی دەربەنیخان دەکەین کە ماوەی 112 ڕۆژە تا ئێستا موچەکەیان وەرنەگرت و ئەوان باز لەوە دەکەن کە موچەکەیان بڕیار بوو دوای بوومە لەرزە بەهێزەکەی کە بە دەربەنیخان و بەر بەنداوەکە کە و بچێتە سەر بەغدا لێەوە موچەکانیان بۆ دابینکرێ، بەڵام تا ئێستا ڕاژەکەیان بۆ نەبەستراوە لە نێوان هەرێم و بەغدادا ماوەتەوە موچەکەیان تا ئێستا پێ نەدرا. ئەوان کۆمەڵی گرفتیانەوە بڕیاریشە ئەمڕۆ کارمەندانی بەشە هەستیارەکانی بەنداوەکە بایکۆتی کارەکانی یەکەمزانین ئەوان کێشەکانیان چلایەنێک تا ئێستا بەدەم داواکاریەکانیان هاتووە و لە ئێستاشدا دەچینە لای بڕگەی کەش و هەوا بزانین دوایین پلەکانی گەرمان لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان چەندە پێکەوە بینەری دەبین.
بەڵێ بینەرانی عزیز لە تەورەیەکەمماندا باز لە مامەڵەی هاوڵاتیانی ئەوروپا دەکەین لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بزانین دوایین زانیاریەکان سەبار بە ڤایرۆسی کۆرۆنا لە چه ئاستێکدا بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانێکمان لە بەریتانیاوە لەگەڵ ئەوی زۆر بەڕێز دکتۆر حەمەد ڕەشید پێنجێنی کاک دکتۆر سڵاوی خوارد لەبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. لە جنابتان و لە بینەران و بیسرانی پەیامی عەزیز. زۆر سپاس. کاک دکتۆر دوایین زانیاریەکان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی ئەوروپا چۆنەوە ئەو ڕێکارە توندەی کە لە سەرەتاوە هەبوو لە وڵاتانی ئەوروپا لە ئێستاشدا هەر بەردەوامە؟ لە ڕاستیدا ئێستا زۆر فەرقی خستووە. ینی بەحقەت لە سەرەتادا من بۆ خۆم بۆ ماوەی 2 مانگ خوشکەکەم لەم شاری خۆمان بوو نەمتوانی بیبینم. ئەوەندە ینی بە خەتەری باسی وەزعەکەکرا. بەڵام لە ڕاستیدا بردە ئەو شتە خاو کرایەوانە و ئێستا لە بەریتانیا لە 4 مانگەوە یعنی زۆری لە شتەکان گۆڕان. بۆ نمونە پێشتر 2 مەتر هەبوو کەوا بڕیادرا بوو دەبێت بینی تۆ نەفەرێکی تر بەواجبی دەبێت 2 نەفەر بینتان بابڕێن 2 مەتر بینتان هەبێ. ئێستا بووەتە مەترێ. جا بە حەقەت ئێستا حتا مزگەوتەکان کراونەتەوانێ بەڵام بەڕێکارێکی زۆر تند. پاشانیش حتا لە ناو بازاڕەکانیشە ینی شتەکان زۆر ینی خاو کراوەتەوە. من لەم ڕۆژانەدا چوون بۆ یەکێ لە پارکەکان تەماشام کرد نزیکی 20 کەس زیاتر ئەبوون کوڕ و کچی گەنج بە یەکەوە بوون هەموویان ینی هیچ سانتیمەترێکیش بینیان نەبوو. پۆلیسیش لە دەوریان بوو. دەبەر بۆچیش خۆشیان چاگەزانن ئەمە بەڕاستی باش نییە شتێکی خراپە زیاتر کەوتو دەستی مرۆڤەکان خۆیان کەوتو دەستی شخصەکان خۆیان. حکومەت دەڵێ من ئەوەندەم لە دەسەڵات دێ چونکە بە حقیقەت خەڵکیش ئەوەندە لە ماڵەوە بمێنێتەوانێ بەرەو بێتاقەتی و بەرەو ناڕەحەتی ئەچوون. بۆیە بە حقیقەت ئێستا زۆر ینی شتەکان هێواش کراوەتەوانێ بەڵام لە عینەن کاتە کۆمەڵێ ڕێکاری یاسایی با بڕێن یا تەندروستی زۆر جوانی بۆ دانرا. مەتەن بۆ نمونە لە ڕۆژی 24 ئەم مانگە خەڵک با بڕوا بۆ کوێچێ با بچێ بەڵام ئەبێ هەموو کەسێک ئەو مناڵی لە تەمەنی 3 ساڵ زیاتر بێت دەبێ ماسکی هەبێ بەبێ ماسک ناتوانێت بچێت دەرەوانێ. ئەگەر کەسێ ماسکی پێ نەبوو غەرامە ئەکرێت. پاشان ئەگەر بەسپێتی مزگەوتەکان مەسن بۆ من ئێستا لە مزگەوت کاتە تۆچی بۆ مزگەوت کراوەتەوە لە 4 مانگی حوتەوە. ئەگەر چی ئەویش هەمووی بە یەک جانەی کردوانێ. مەتەن بۆ من ئێستا ئەو مزگەوتی کە من لەو شارەی لێم دوای 2 هەفتە کردمانەوە بۆی وتمان بزانین خەڵک چۆن ڕەفتارەکە کە بە حقیقەت ڕێکارەکان قەدەرێ قورسن ڕاستە بە مەسلحەتی خۆمانە. مەتەن بۆ نمونە کاتێ تۆچی بۆ مزگەوت دەبێت بەرماڵی خۆتت پێبێت دەبێت ماسکت پێبێت دەبێت علاگەی خۆشت بێ پێڵاوەکەی تێ بکەیت بۆ واتای پێڵاوەکە نابێت بخێتە ناو شێڵی پێڵاوەکانەوە دەبێخێتە ناو علاگەکەەوە لەگەڵ لەپاڵ خۆتە دای بنێ یاخۆت ئەرکێکی قورسیشە بڕاستی بۆ ئیدارەی مزگەوتەکان. سەرەتا لەکوێوە دەست پێەکە پێشوێ مزگەوتەکە بکەیتەوە دەبێت شوێن دیاری بکەیت بۆ هەموو کەسێک واتە بەرماڵێک چۆڵە بەرماڵێکی چیە نەفەرێکی تایە. بەم واتایە ئەگەر بیکەین بە نەفەر یعنی لە دەستی ڕاستە 2 نەفەر چۆڵە لە دەستی چەپیشی 2 نەفەر چۆڵە. کاتێک کە تو ئەچی بۆ ژوورەوانێ دیارە بەم شێوە مزگەوتەکانی ئێرە هێندە گەورەش نین هەمووی بەحقەت بەشێکی مەحدود ئەتوان بیگرنەوە. بەڵام حتا تەنانەت ئێرە وەکو لا ئێوە نیست ئەمڕۆ سێرم کرد 44 پلەی سەدی ولا ئێوە کە نووسی بوتان لا ئێمە بەڕاستی لە 12 ینی ڕێژێکی زۆر بابڕین بەرەو ساردیە. عین کات دەڵێت تۆ ئەبێت دەرگای مزگەوتەکانی کراوە بێ بۆی کەس دەستی بەر دەرگاکە نەکەوێت. ئەوەشی کە چۆ ژوورەوە دەبێت ئیدارەی مزگەوت دەبێت کارمەندێک وەستا بێ لەبەر دەرگاکەدا هەر لە حەوشەکەەوە دەبێت وەستا بێ بە خەڵک بڵێت تێکتێکەڵام مەبن بە خەڵک بڵێت لە حەوشەکان مەوەستن بە یەکەوانێ بڵێ زوو بڕۆنە دەرەوانێ. ئەوەشی کە دێتە ژوورەوە دەبێت لە یەک لاوە بێتە ژوورەوە وەرە لایەکی تر بچێتە دەرەوە کە پێشتر وانە بووە. پاشان ئەو کەسانی کاتێک کە تێنە ژوورەوە بۆیان نییە قورئان بخوێنن لە مزگەوت ینی قورئان خوێندنی قورئانی مزگەوت بۆیان نیە یا کتێبی مزگەوت بۆی نییە بەکاربێنێ ئەبێ هەمووی شارابێتەوانێ بۆی کە دەستی بەر نەکەین. بەڵام هەر کەسێ بۆی هەیە قورئانی خۆت کتێبی خۆت ئەوەی بڕۆ لەگەڵ خۆت بیبە. زەمانەکەشی مەحدودە جارن بۆ مناچی بۆ مزگەوت لە بەیانیوە تا ئێوارە بۆ تەبوو لە مزگەوت بی. بەڵام ئێستا زەمانەکە مەحدودە نوێژەکەت ئەەکەیت و ئەچیتە دەرەوانێ. حتا هەندێ مزگەوت دەڵێ بڕۆن نوێژی سونەتەکانیش تێ لە ماڵەوە بکەن. ئێمە ئەم نوێژی جومعەمان کرد هەمومان یەکسەر سەلامماندایەوە لە دوای نوێژەکە یەکسەر بەرما هەڵگرت چۆ دەرەوانێ. هەندێ مزگەوتیش تۆزە تەساهولیان تیا کردووە سونەتەکە دەکەیت. تاک دکتۆر ڕێکارەکان چین سەبارەت بە نوێژی هەینی لە وڵاتانەدا؟ بەڵێ نوێژی هەینیش بە هەمان شێوە کاتێک کە تۆچی بۆ نوێژی هەینی تەمان نوێژی هەینیش وەکو نوێژەکانی تر وایە هەر پێنج فەرزەکەی تر چۆنە ئەمیش وایە. بەڵام نوێژی هەینی بڕیاری حکومەتت دەبێت کورد بێت بەس جاران کە درێژەش پێدا بێ. ئێستا بۆ نمونە هەندێ مزگەوت لە چارەکێکە هەموو شتێک تەواوەکات بەڵام لە بری فریا ناکەوێ بەشێکی زۆر لە مزگەوتەکان کریانە بە 2 جومعە بەڵام هەمان ڕێکاری پێشووە
جگەلەوەی کاتێککە ئەو خەڵکانی دەچنە ژوورە پێشەوەی کە دەرگای نێژی بابڕێ مزگەوت بکەیتەوانێت بۆ نوێژی جومعە دەبێت کارمەندەکان مزگەوتەکان پاک ڕاگرت بێ پاکیان کرد بێتەوانێت وەک لەگەڵ چوشنە دەرەوانێ دەبێت ینی لەگەڵ چۆڵکردنیە جارێکی تر پاکی بکەنەوانە دەستکی دەرگاکان یاخود زۆری لەو شوێنانێکەوە دەستی خەڵکی بەرکەوتووە یا ئەو شوێنانشیکەوە حتا لەسەری دانیشتون دەبێت پاکردنەوەیکی باشی بۆ بکرێ ئەنجارە دەتوانن دەرگای مزگەوتەکە داخن و بێنە دەرەوانەی کاک دکتۆر لە کوردستاندا یە کەمیشن کە داخرا مزگەوتەکان بووە تا ئێستاش مزگەوتەکان لە هەرێمی کوردستاندا نەکراونەتەوە لەوێ قۆناغەکانی داخستی مزگەوتەکان چۆن بوو ئەتا ئێستا مزگەوتەکان لەوێ لە تەواوی وڵاتەکاندا کراونەتەوە واللهی بەداخەوە لە ڕاستی داوای کە من ئەیبینیم لە هەرێمی کوردستان بە حقیقت ینی وا نابینم چکە بە حقیقت ڕاستە لە هەرێمی کوردستان وەکو پێویست دایرەی سەحا یاخود دارایی زۆر باشی بۆ دیاری نەکرابێ یاخود زۆر ئەو قاوەقاوانە کە بەرەسەر با بڵێن حکومت کە بەسەر خەڵکا بڵایەکاتەوە لە ڕاستیدا ئەمە من بە شتێکی غەڵەتی ئەزانم بۆ ئێستا بۆ نمونە بیستومە کە لە هەرێمی کوردستان ئاڵن خەڵک با لە ماڵەوە بمێنێتەوە نێو لەبەرەوەی جەژنی قوربان با کەس لە ماڵ دەرنەچێت مەثەلەن ڕاستی لە من ئەمە شتێکی غەڵەتە بۆ یعنی ئەوروپا هەموو کوردستان بێنە هەموو کوردستان بزانە چەند خەڵکی توش بوو بزانە چەند کەسی لێ مردووە لە شوێنێکی وەکو بەریتانیایە نزیکی 300,296 کەس توش بووە باش نییە 45,000 کەس لەم وڵاتەدا مردووە بەچی بە کۆرۆنا دەی باشە لە عینە کاتیشە حتا جەنازەکان ئەوانەی کە دەمرن زۆر من کە بیسم ئەڵێن ئەوەندە بە خەتەریەت کە باسەکرێت لە هەرێمی کوردستانە نایدەنەوە بە خاوەنەکانیان و زۆر ناڕەحەتە بن بە حقیقت لێرەوان نیە وەڵی لێرە ئەتیادیەن من خەڵکم بینیوە دەڵێم دەشی شۆرن بەڕێز و حرمەتی شۆ تەسلیمی خاوەنەکەی یەکەن لە قەبرستانی من ماڵەکەی من لە پاڵ قەبرستانەکەی ئەم شاری خۆمانایە ئەتیادیان خەڵک 4-4-5 ئەنهێنان و ئێشێن ناشن و زۆری ئەتیادی بوو بەڕێز و حرمەت بەڵام چییە بەڕێکارێکی تەندروستی بۆ نمونە بۆی هەبوو تەنها 15 کەس بە هەموو ئەو کەس و کارانەی کە هەیەی و کارمەندەکانیش کە لەگەڵیان نابێت لەو ڕێژەی زیاتر بێت و یەکیشی 2 مەتر بین بێ لەگەڵیان ئەمە قەی چیەکە لەبەرەوە بە حقیقت ئەو کەسانەی کە ئێستا لێرە کە باسی ئەوەکەن مزگەوت بەڵێ مزگەوت لە سەرتاوە ئێمە خۆمان دامان خست یعنی خەڵکی بەریتانیا کاتێک کە زانیمە وەزعەکە ئاوایی بە مەسلحەتی خۆمان دامان خست بەڵام کردنەوەکەی بەدەستی حکومت بوو حکومت دەویست نەکرێتەوانێ چونکە تۆ لە پاڵی نەفرەکە دانیشی بە حقیقت ئەم دانیشتش لە پاڵی نەفرەکە یعنی تۆ تەندروستی ئەکەوێتە خەتەرەوە تەندروستیش ڕاستی ئەرکێکی گرنگی سەرشانی ئینسانی ئیماندارەکە بەجددی وەری بگرێت کاتێک کەسێ دێتە مزگەوت و تووشە بێ تۆ توش ئەو خەڵکە حەزناکی توشتە حەت دینی ئیسلامی ئەوەیە کە خەڵکی تووشی ناڕەحەتی بکە بۆیە خۆمان بەڕاستی دامان خست بەڵام حکومت ڕێگەی پێدان بیکەینەوە بەڵام ئەم ڕێکردنەوە حتا لە زۆری لە وڵاتەکانی تر بۆ نمونە لە شوێنێکی وەکو سوید مزگەوتی هەردانە خستووە بەڵام ڕێکاری یاسایی بۆ داناوە لەبەر ئەکرێت ئێستا ئەوە ڕۆژی جەژنە ئەوە نزیکە ئەمڕۆ لە ڕاستیدا ینی نقطەیەکە زۆر گرنگە حەزەکەم بەڕاستی برایان و خوشکانی بەڕێز گویان لەمە بێ کە ئەم حکومەتانەی دەرەوە با بڵێن لە هەندەرانە ینی ئەهلەکەی خۆیان یاخود مواڵتنی خۆیان زۆر لا گرنگە دایانەوێت دڵخۆشیان کەن ینی بۆ نمونە من لەم ڕۆژانە چون بۆ یەکێ لە پارکەکە لێ نووسراوە دەبێت پارە بدەیت بەڵام لە پاڵیان نووسراوە مادام ئەم کۆرۆنا ڤایرۆسە ئێستا هەیە هەتا ئەڕەوێتەوانێ کەس پارەی لێ وەرناگیرێت یعنی حساب بۆ چیەکەن دەڵە بڕۆ بێتاقەتی خۆت دەرکە پاشان جەژنە نوێژی جەژنە یاخود هەر شتێکەیە بە ئارزوی خۆت دەتوانی بڕۆی بەڵام ڕێکاری یاسایەکان جێبەجێ بکە ئەمە بەڕاستی شتێکی زۆر گونجاوە بەڵام لە کوردستانی خۆشمان بە حقیقت شتێکی باش دێکەواکەن کاک دکتۆر لە ڕووی ئابووریەوە ئەو وڵاتانە چۆن موچیان دابین کرد چۆن ئەو کرێکارانی کە لە کاتی کەرەنتینەکردندا بێکار بوون چۆن ئەو داهات و بڕەپارەیان بۆ دابین دەکردن کە بۆی لە ماڵەوە بن و نەچنە دەرەوە خۆپارێزی لە سەرانسەری ئەو وڵاتاندا جێبەجێ بێت چۆن هاوکاری ئابووریان دەکردن خۆشەویستم لە ڕاستیدا بەنسبەتی هاوکاری حکومت بە حقیقت جێگەی تەقدیر و ڕێزە مەسەلەن چۆن یان لە شوێنێکی وەکو بەریتانیایە هەر کەسێک ئەگەر بێت و بیویست باەت ئیش نەکات دەیوت تۆ بڕۆ لە ماڵۆ دانیشە لە 180 معاشەکەت ئەدەمێ لە ماڵی خۆت دانیشە هیچ ئیشێ مەکە حتا تەنانەت ئەوانەی کە خاوەنی بزنزن ئەوانەی کە خاوەنی کەسابەتن هەر یەکێکیان 10,000 پاوەندی داونەتێ 10,000 پاوەند بۆ ئەوەی کە فعلەن بزنەکەی نەشکێ لەلایەکی تر حتا تەنانەت ئەوانەی کاتێکە
ئەبێ زەریبە بدەن ئەو شوێنەیەکەوە خاوەن کەسابەتەکانن دەڵێت لە ماوەی ساڵێکە تا ئەم فترەی ئەڕەوێتەوانێ تۆ زەریبەش مەدە. تەنانەت حتا مناڵەکان لە مەکتەبان بۆ نمونە هەر مناڵی ئەوانەی زۆر لەو خەڵکانەی کە ئیش ناکەن لە وڵاتانەیە خواردنیان دەدرێت بە بەلاش. ئەو نزیکی 15 هەموو هەفتەیە 15 پاوەند ئەنێرێ بۆ هەر مناڵێک لە ماڵەوە باسەرجیکە بۆکێ بۆ شتەکانی خۆی لە ماڵەوە. ئەمەش بۆچی یعنی فعلەن هاوکارێکی زۆر گرنگ کراوە لە ڕووی تیجارەت حتا لە ڕووی زۆرێک لەو حاڵەتانی کە ڕۆئەدا لە ڕووی تیجارەتەوە. ئێستا بەرنامەجێکی تریشەیە دەڵێ ئەمە بۆ 3 مانگ بوو ئەم یارمەتیانە. ئێستا یارمەتی تریش بەڕێگاوەکە بیاندرێتەوانێ. یعنی حکومت داهاتێکی زۆر گرنگی داناوە بۆ ئەو کەسانەی کەوا کرێکارن موظفن یاخود حتا ئەوانەی کە معاش وەرەکەن بە دیسەی بڵیشۆ بیگرە بەوانەی کە فعلەن ئیش ناکەن هەر هەمووی لێرە لە بڵیسە باسی بەریتانیا بکەم هیچ کەسێک کێشەی دارایی نییە. حکومت هەر هەمووی بۆ دابین کردووە هەمووشی بە شێوازێکی ڕێکوپێکی لە کاتی خۆیان پارەی خۆی معاشی خۆی هەمووی ئەگا بەدەستیۆ تەنانەت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان هەر بزنسێک پێویستی بە هاوکاری بێ حکومت هاوکاری زیاتری ئەکا دێ بزنسەکەی سەرکەوێ. ئەمەش بەڕاستی شتێکی گرنگە. ئێستا من نەبیستم لە کوردستانە 6 مانگ معاشت نادەنێ. ئەم بەڕاستی جێی داخە. ئێستا لێرە لە شوێنێکی وەکو ئێمە زۆر جاڵی کاکە ئەمە وڵاتی ناموسڵمانن وەنیە بەڵام لە عینەن کاتە وەرە سێری کە بزانە چۆن خزمەتی یەکەم شتێک ڕئیس وزەرای بەریتانیا یەکەم شتێکەوە بڕیاریدا لە دوای ئەوەیەکەوە باسی نەخۆشیەکەی کرد باسی ئەوەی کرد کە ئێمە ئەوەندە ملیار پاوەندمان داناوە بۆ کێ بۆ بزنسەکان حتا قەرزی داناوە. بۆ نمونە کەسێک ئەوێ قەرز وەربگرێت کە پێشتر ئەمە نەبووە 50,000 پاوەندی ئەدەنێ بە قەرز. هەر کەسێک تیجارەتێکە 50,000 پاوەندی ئەدەنێ بۆ ماوەی 1 ساڵیش 1 فلسی لێوەرناگرن سوو. ئەمە بەڕاستی ینی هەنگاوێکی زۆر جوانە کاتێکە لە ئەوروپا هیوادارم بەو شێوازش بێ لای خۆمان ڕۆژە لە ڕۆژان ئینشاءالله دەبێ بکرێتەوانێ. کاک دکتۆر سەبارەت بە فڕۆکەخانەکان لەوێ کراونەتەوە ئەو کوردانی کە بیانێ بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان فڕۆکەخانە هەیە چۆن دێنەوە؟ لە ڕاستیدا فڕۆکەخانە کراوەتەوانێ بەس فڕۆکەخانە چۆن کراوەتەوە دیارە هەر بە حکمی ئەوەی کە ئەم مەسافەیەکە هەیە سعرەکەی زۆر گرانە ئێستا لەبەرەوەی هەموو کەس ناتوانێت سەفری پێ بکە. ئێستا بۆ هەرێمی کوردستان تایسەکانی نەکراوەتەوانێ بەڵام خەڵک بۆی هەیە لە بەریتانیاوە بێ بۆ کوێ بۆ تورکیا لە تورکیاوە بێتەوە بۆ ئێرە لەبەرە سەفەر بۆ زۆرێک لە وڵاتەکان کراوەتەوانێ زۆر بە ئازادی بەڵام لەبەر چییە نقطەی هەر ئەساسی ئەوەتانە کە خەڵکیش حەزەرێک ئەکات لەوەی کە ئێستا بەسە خەڵکی بێتەوە بۆ کوردستان دەبێت بێتە تورکیاوە لێشە بە سیارە بێتەوە بۆ کوردستان حتا لێرە خەڵکی بە سیارە ئێستا بەڕێگاوەیە دەبێتە بۆ کوێ دێتە بۆ کوردستان. یعنی هەنگاوەکە زۆردە وەردە شل کراوە هەنگاوەکە وەردە شل کراوە زیاتر ئەتوانین بڵێن ئەوانەی کە بزنسمانن ئەوانە ئەتوانن سەفەرکەن لەبەرەوەی سعری تیارەکان گرانن. زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بەو ڤاکسینەی کە بەریتانیا ڕاگەیەنەمانە بە تا چەند چارەسەر دەبێت وە تا چۆن بەکار هاتووە چۆن تاقی کراوەتەوە لەسەر نەخۆشەکان؟ لە ڕاستیدا ئەم ڤاکسینە دوێنێ سەرۆکوەزیرانی بەریتانیا زۆر بە دڵخۆشی یەکەم جار بۆ گەشتبینیە بیبینم کەوا باسی لەوە ئەکرد کەوا ڤاکسینەکەمان ئەلحەمدولیلا با بڵێن تەرتیب کردووە و لەسەر خەڵکێکی زۆر تاقی کراوەتەوانێ و بەڵام ئێشتا نەچۆتە بواری عەمەلی بەڵام پێی وابوو هەتا سەری ساڵ ئەم ڤاکسینە دەبێت بکەوێتە بازار و بکەوێتە بواری عەمەلی بەڵام ئەوەشی گوت ئەگەر نەمانتوانی تا سەری ساڵ ئەوە بە دڵنیایی لە ساڵی ئایندەیە ئەم ڤاکسینە کاری پێکرێت هەرچەند لە ڕاستیدا ئەم ڤاکسینە دوو بەشە بەشێکیان دڵخۆشکەرە کە ئەم ڤاکسینە دەربچێت و خەڵک ئیستفادەی لێ بکە بەس بەخوا بەشێکی تریشی خەڵک بەشێک لە قەلەقی هەیە ترسی لەم ڤاکسینە هەیە هەتا تەواو تەطبیق نەکرێ و نەچێتە بواری عەمەلی و خەڵکێک نەبینین کەوا ئەم ڤاکسینی لێدراوە هەموو کەس ناوێت ئەم ڤاکسینێ با لە خۆی. زۆر باشە کاک دکتۆر لایەنە پەیوەندیدارەکان چۆن مامەڵە دەکەن بە تایبەت لەگەڵ موسڵمانەکاندا لەوێ هەوڕێکارەکان چین شێوازی مامەڵەیان هەر بە هەمان شێوازی هەوڵاتیانی ئاسایی ئەو وڵاتەیە لێرە لایەنە پەیوەندیدارەکان چەند ڕۆژی ڕابردوو ڕایانگەیان کە جەژن پێویست نییە لەبەرەوەی حاجیمان نییە لەوێ چۆن چۆنیە مامەڵە دەکرێت لەگەڵ موسڵماناندا؟ وەڵاهی لێرە لە ڕاستیدا بەعکسی ئەوەیە یعنی تەماشاکە هەموو کاتی جەژنەکان دێت سەرۆکوەزیران زۆر لە هەموو وڵاتەکان بەڕاستی لە ئەوروپادا زۆر بەڕێز و حورمەت ئەڕوانێتە جەژنی موسڵمانان پیرۆزباییان لێ ئەکات ئەم نقطەیەکی گرنگە لەبەرەوە بە حەقەت ینی دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە زۆر ئاسایین لەگەڵ هەر چۆن لەگەڵ موسڵمانێک و مەسیحیە چۆن ڕەفتار ئەکرێت چۆن پێویستەکە لەگەڵیانە دڵخۆش بن ئاوا ڕەفتارێن لەگەڵاکەن تەنانەت بەشداری هەندێک لەچی لە مناسبەکانیان لەگەڵاکەن. ئێستا من دوێنێ لە قسەیەکم بینی کە باسی لەوە ئەکرد
لەبەرەوەی کە حەجاج نییە پێویست ناکە ئێمە وا بکەین کە لە ڕاستیدا هیچ ڕەفتی بە حەج نییە کە تۆ ئەگەر بێت و جەژنی قوربان کە یانێکی بەحەقەت لێرە زۆر هەوڵی دڵخۆشی خەڵگەدەن بە هەموو شێوازێک بڕۆ بۆ حەچی پارکە ئەوانەی کە شوێنی سیاحین هەمووی بێ پارە بدەیت کاتێک کە سیارەکەت ڕاگری بەڵام ئێستا هەمووی لابراوە بۆی خەڵک بێ ئیسراحەتی لێ بکە تەنانەت یعنی لەم ڕاتەدا لە ڕووی یاساییەوە تەماشاکە ئەگەر کەسێک مخالفەیەکی یاسا بکە غەرامە ئەکرێ تەماشاکە لەسەر ئەم کۆرۆنایە غەرامە زۆر کەم بۆتەوانێت تەماشاکی خەڵک لەگەر بێت و بۆی دیاری کراوە 2 مەتر بێت بەڵام جاری واشەیە خەڵک زۆر جار لێ تێگەشت یاکۆ بە بێک شۆ بن پۆلیسەکە لە پاڵشایەتی بەس ئامۆژگاری ئەکات ئەڵێ ئاوا بکەی باشترە بۆ نانوێ زەخە لەسەر خەڵک دروستکەن دەیانێت خەڵک بەڕاستی چکە پستانێک لەسەر ئینسان دروست بوو توێسە چەند مانگ لە ماڵەوە بی بەحەقەت زەختی زۆر لەسەر دروستە بێ بۆیە بەداخەوە کە بینم لە هەرێمی کوردستانە کاتێکە ناڵێ ئەڵێ حتا مزگەوتەکان بۆچی مزگەوت نەکرێتەوە باوەکو ئێرە ڕێکاری یاسایی و قانونی چۆنە بۆی دیاری بکرێ هەر کەسێ بەرماڵی خۆی بەرێ ماسکی خۆی بەرێ علاگەی خۆی بەرێ با مەتری لەم بەرەوە مەتری لەو دیۆ فەرقی هەبێ شتێکی زۆر ئاساییە بۆ جەژنی قوربان بەڵام داخستنی ڕاستی ئەمە من هەز ناکەم شتێک بێ معقول نییە لە شوێنێکی وەکو بەریتانیایە بتوانێت کە وڵاتێکی با بڵێن بە وڵاتی ئیسلامی حسێب نەکراوە ئەم هەموو خزمەت و ئەم هەموو یارمەتی هەیە بۆ مسلمانان و دەرگای مزگەوتەکان مەفتوح بکە بەڵام لە وڵاتێکی ئیسلامی دەرگای مەفتوح نەکە لە کاتێکیشە ئەشتوانرێت قوانینەکان کە بەسەر ئێرە تەطبیق بووە لە کوردستانیش توانێت تەطبیق بکرێ بەڕاستی. زۆر باشە کاک دکتۆر بەدەر لە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەدا تا چەند هاوڵاتیان بەدەم ئاینی پیرۆزی ئیسلامەوە دێنەوە تا چەند تۆ لەناو مسلمانانای تا چەند مسلمانبوونی خۆیان ڕادەگەن لەو وڵاتانەدا؟ وەڵاهی لە ڕاستیدا بەنسبەتی مسلمان بوون بەشێکی زۆر ئێستا لەوانەیە کە مسلمان ئەبن زیاتر لە ڕێگەی زەواجەوەیە. ئێمە لێرە بەشێکی زۆر لە کوردەکانمان هەیە زگوردە ئەم زگورتانە پێویستیان بەچی هەیە بەژنی هێنانە ناشتوان بەڕاستی وەکو پێویست لە هەرێمی کوردستان و ئافرەت بێنن بۆ ئێرە زۆر بێ مەسەن جوابی نییە یاخۆکو پێویست ناتوانێت ئەو هەنگاوە هەڵبێنێ لێرە ئەتوانێت ئافرەتێکی بۆ نمونە ئینگلیزیەک یاخود بۆ نمونە ئەوروپایەکی شەرقی ئەهێنێت و مارەی ئەبڕێ و بەڵام ئەوانیش بە حەقات زۆر ئاسان مسلمان ئەبن زۆر ئاسان مسلمانە بن بە شەرتێ مێردەکەی مێردێکی باش بێ چکە لێرە ئەمان چیانەوێ مێردەکەی گە ڕێزی لێ بگرێ خیانەتی زەوجی لێ نەکات ئەو دوانە زۆر لاگرنگە ڕێزی لێ بگرێ خیانەتی زەوجیان لێ نەکا کێشەی داراییشیان نییە لەگەڵی حەزەکە یەک فرسی مارەی بۆ مەکە ئەو مشکلەی هەر ناشی زانێ لەبەرەوە احتیادیان خەڵکێکی زۆر ئەبێ بە مسلمان لەم ڕێگاوە بەڵام ئێشتا ئێمەش قسووری زۆرمان هەن چکە بە حەقات یعنی مسلمانان وەکو پێویست نەیانتوانیوە چکە بە حەقەت ئێمەش وەکو حەسەر وڵاتانی ئیسلامی ڕنگدانەوە هەیە لەسەرمان ئاکارەکانمان هێندە جوان نییە ئەگەر ئاکارەکانمان جوان بووە من بڕوام وا بوو ئێستا لە ئەوروپا لە 150 دەبن بە مسلمان بۆ هیوایی کەوا مسلمانانیش مڕاجعەیەکی خۆیان بکەنەوە ئەوەندە دنیاویست نەبن تا بتوانین هەنگاوێکی عەمەلی باشتر بنین. زۆر سپاس بۆ دکتۆر حەمە ڕەشید پێنجێنی بانخواست لە بەریتانیا و لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ جەنابتان قوربان بەخواتان. وەڵە بینەرانی عەزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات.
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەکەو نییە. هەجوانیش کڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بەڵێ بینەرانی عزیز لە تەوەرەی دۆماندا باز لە مانگرتوونی کارمەندانی بەشی بەندای دەربەنی خان دەکەین کە ماوەی 112 ڕۆژە موچیان وەرنەگرتووە. ئەوان ئێستادا لە دوو بەرەدان کە موچەکەیان لە بەغدادەوە بڕیار بوو کە بۆیان دابین بکرێت و لەگەڵیشیدا هەرێمی کوردستانیش موچیان بۆ دابین ناکات و ئەوان مارگرتنیان ڕاگەیاندوو و ناچنە سەر کارەکانیان. بڕیاریشە ئەمڕۆ بەشی هەستیاری بەنداوەکە کارمەندانی بەشی هەستیاری بەنداوەکە مانگرتن ڕابگەن و بایکۆتی کارەکانیان بکەن. ئەوان باز لەوە دەکەن کە لە دوای بوومەلەرزەکەی دەربەنی خانەوە بڕیار درابوو کە موچەکەیان بچێتە سەر بەغداوە تا ئێستا ڕاژەیان بۆ نەبەسترا و ڕاژەکەیان لەسەر هەرێمی کوردستانە، بەڵام هێشتا موچەکەیان دابین ناکرێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە دەربەنی خانەوە ئامادە دەبێت کە قسە دەکەین زانین مانگرتنی ئەم کارمەندان تاکەی بەردەوام دەبێت و تاکەی چارەسەری کێشەکەیان دەکرێت. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە چارەسەرکردنی کێشەکەیان و دابینکردنی موچەکەیان یاخود دەبێت لە بەغداوە موچەکەیان بۆ دابین بکرێت و چارەسەری بۆ بکرێت و لەگەڵیشیدا بزانین تاکەی ئەم مانگرتنە بەردەوام دەبێت و ئەمە کاریگەری دەبێت لەسەر کارۆ ئاوی دەربەنی خان و ئەو کارەبایی کە لێەوە دابین دەکرێت بۆ بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها وەک باسم کرد کە ماوەی 112 ڕۆژە ئەوان موچەیان وەرنەگرت و داوای موچەکانیان دەکەن کە پێش ئەو بوومەلەرزەی کە لە دەربەنی خان کە و موچەکانیان لەسەر هەرێمی کوردستان بوو کێشیان تەنها دواکەوتن بوو موچیان بۆ دابین دەکرێت، بەڵام ئێستا موچیان بۆ دابین ناکرێت و بزانین کێشەکانیان چییە. وە قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە دەربەنی خان و ئامادەوی زۆر بەڕێز ئەندازیار ناجی عەبدوڵڵا سەرۆکی بەشی کارۆمیکانیکی لە دەربەندی خان. کاک ناجی سڵای خوارد لێبێت، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی.
سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانی کەناڵی پەیامی خۆشەویست. زۆر باشە کاک ناچی کارمەندانی بەندای دەربەنی خان بۆ چیمانیان گرتووە و تا ئێستا بڕیان نەدراوە موچەکانیان بۆ دابین بکرێت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە کارمەندانی هەردوو بەنداوی دوکان و دەربەنی خان نەک هەر دەربەنی خان دوکان و دەربەنی خان بەیەکەوە ئەوە ماوەی زیاتر لە 120 ڕۆژە لەسەر یەک موچەمان وەرنەگرتووە تا 4 مانگە لەسەر یەک ئێمە هیچ موچەیەکمان وەرنەگرتووە. کاک ناچی کێشەکە لەلایەن پێویستە لەلایەن بەغدادەوە چارەسەر بکرێت یاخود لەلایەن هەرێمی کوردستانە بۆ پێی کە دوای بوو مەلەرزەکە بڕیار بوو موچەکە لە بەغدادەوە بۆ کارمەندەکان دابین بکرێت. بەڵێ زۆر ڕاستە لە ڕاستیە کێشەکە لە نێوان هەرێم و بەغایە. ئێمە دوای بوو مەلەرزەکەی ساڵی 2017 ئەو کاتە لە سەردەمی بەڕێز عەبادیە بوو جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی ئەو کاتە کاک نەچیروان بەرزانی و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت سەردانی بەنداوی دەربەنی خانیان کرد هاوکات بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی عێراقیش لێرە بوو داوای لێکراکەوە موچەکانمان ڕاستەوخۆ بگوێزرێتەوە سەر بەغاو لە بەغاوە بۆمان سەرکرێت لەو کاتەوە تا ئێستا تا 4 مانگ پێش ئێستا ئێمە موچەکانمان لە بەغاوە وەرئەگرت و زۆر باش بوو بەڵام ئێستا کێشەیەک دروست بووە لە نێوان هەردوو حکوومەتە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق حکوومەتی عێراق ئەڵێ ئەبێ یا ئەوە تا میلاکاتی کارمەندانی هەردوو بەنداوەکە بێتە سەر حکوومەتی عێراق و ئێمە ڕاستەوخۆ خۆمان موچەکان خەرجکەین یان ئەوە تا ئەبێ بگەڕێنەوە سەر هەرێم و یاخود لەسەر میزانەی هەرێم بۆتان خەرجکرێ بەداخەوە ئێستا هەرێم میزانەی نەماوە لە عێراق ئێمەش کەوتینتە ئەو کێشەیەوە کێشەی نێوان هەرێم و بەغا ئەوە نزیکەی 120 ڕۆژ زیاترە ئێمە کارمەندانمان هیچ موچەیەکیان وەرنەگرتووە و لەو ساوە تا ئێستا ئێمە 6 ڕۆژ ماندوونە ناسانە دەوامی خۆمان کردووە و بەرگەمان گرتووە بەڕاستی هەوڵی زۆری ژیراوە چ لەلایەن حکوومەتی هەرێم و بەڕێز بەڕێوەبەری گشتی و بەڕێز بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خانەوە و هەروەها بەڕێز بەڕێوەبەری گشتی بەغا و وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراقیش بەڵام کێشەکە کەوتووەتە وەزارەتی مالیەی عێراق تەنانەت ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندی دەربڕیەوە بەڵام وەزیری مالیەی عێراق بە هیچ شێوەیە ڕەزامەند نییە کە موچەکانمان لەلایەن عێراقەوە سەرکرێ هەتاوەکو میلاکاتمان نەگوێزرێتەوە سەر بەغا یاخود ئەبێت لەسەر میزانەی هەرێم سەرف کرێت ئێستاش هەرێم کە میزانەی نەماوە ئێمەش لەو بینەیە بووین بە قوربانی بەڕاستی موچەکانمان بۆ سەرف ناکرێت هەر ئێمەش نین بەنداوی دوکانە بەنداوی دەربەنی خانە بەنداوی دوهۆکە لەگەڵ کارمەندانی بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانی کوردستان. زۆر باشە بایکۆتی ئەم کارمەندانە کاریگەری دەبێت لەسەر بەرهێمێنان وێزگەی کار و ئاوی لە دەربەنی خان بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێت چکە بەندا وەکو پرۆژەیەکی هەمیشەیی وایە ئەبێ بە بەردەوامی دەستی و پێوەی بێت چکە تۆ ڕاستەوخۆ بەندا و مامەڵەکردنە لەگەڵ ئاوە زۆربەی زۆری ئامێرەکانێ ئامێرە هەستیارەکانێ هەمووی مامەڵەکردنە لەگەڵ ئاوە پاشان ئێمە وەرگرتنی داتا و زانیاری ڕۆژانەمان هەیە داتای هایدرۆلۆجی داتای فیزۆمەترەکانی ناو گەلەری واتە جیۆلۆجی کە ئەمە بۆ چاودێریکردنی سەلامەتی بەنداوەکەیە کە 6 ڕۆژ ئەبێ ئاگامان لێ بێت پاشان چاودێریکردنی کامێرەکانی بەنداوە ئێوە خۆتان نەزانن لە کاتی بوو مەلەرزەکەی 2017 ئێمە کامێرەکانمان ئەو بەردەگەورە و بەردەگەورانی کە هات نەخوارەوە چۆن تۆمارکرا بوو چەند خورەی دروست کرد لەسەر کارمەندەکانمان بەڵام خۆشبەختانە ئەو کاتە بوو مەلەرزەکە لە کاتی شەوا بوو لە کاتی ڕۆژانە بوو کارمەندەکانمان لێرە نەبوون لە دەوامان نەبوون کەمێکیان ئەوانەی کە خەفەر بوون لە دەواما بوون ئەوە بوو خورەیەکی زۆری دروست کرد لەسەر ژیانی کارمەندەکانمان خۆشبەختانە زیانی ژیانیمان نەبوو بەڵام زیانی مادی زۆر بەبەر بەنداوەکە و تەنانە شارۆچکەی دەربەنی خانیش کەوت لەو کاتەیە. زۆر باشە بایکۆتکردنی ئێوە چه ئاستەنگێک دروست دەکات بۆ کارکردن لە بەنداوەکەدا؟ ئاستەنگی زۆر گەورە دروست دەکات چکە تۆ ئەم بەنداوە 6 ساڵە دەوامی هەیە ڕۆژانە هەموو ڕۆژێک داتا و زانیاری هایدرۆلۆجی وەرگیراوە و نێراوە بۆ وەزارەتەکانی سەرەوە و بۆ شوێنە پێویستەکان ئەوانەی کە پێویستیانە تەنانەت ڕیسێرچەکان کە ئەکرێت لەسەر بەنداوەکە هەمووی لەسەر بنەما و ئەساسی ئەو داتا و زانیاریانە ئەکرێت ئێمە ئێستا بڕیارمان ناوە بە هیچ شێوەیەک دەوام ناکەین و داتا و زانیاریش وەرناگرین ئەمە وا ئەکا گاپێک یاخود بۆشاییەک دروستەکە لە نێوان ئەو داتا و زانیاریانەی کە 6 ساڵ پێش ئێستا وەرگیراوە لەم بینەیە تۆ چەند ڕۆژێک چەند درێژە بکێشێ ئەوەنە داتا و زانیاری وەرناگری ئەو کاتە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر بەنداوەکە ئەبێت تەنانەت ئێمە ئەو کارتانی کە بەکارهێنین لە ڕاستی ئازارمان پێگەیەنێت چکە ئێمە ئەم بەنداوە بە ماڵی دووەمی خۆمان نەزانین
تیامانەیە 30 ساڵ زیاترە خزمەتی هەیە لەم بەنداوەیە. ئێستا ئێمە دەوام نەکەین و بەنداوەکە بەم شێوەیە بەجێ بێڵین کە ئێستا هەیە بەڕاستی کاریگەری زۆری لەسەر سەلامەتی بەنداوەکە تەنان سەلامەتی ئەو خێزانانش کە لە خواری بەنداوەکەەوە ئەژین دروستەکە. چکە تۆ بەنداوەکە و بەجێ هێشت یعنی کەس نییە تر چاودێری بەنداوەکە بکە، کەس نییە چاودێری دەرگاکانی بەنداوەکە بکە، کەس نییە داتا و زانیاریەکان بخوێنێتەوە، کەس نییە چێتە ناو گەلەریەکانی ژێر بەنداوەکەەوە بۆ ئەوەی ئاگای لە سەلامەتی بەنداوەکە بێ، ئاگای لە پمپستیشنەکان بێ کە لە ناو لە ژێر بەنداوەکە ئەو ئاوەی کۆ بێتەوە ئەو لیکەی کە هەیە بە پمپستیشن دیوەتەرینی بۆ بکرێتە دەرەوە جناو کاتە ئاوەکە پەنگە خواتەوە وە زیانێکی گەورە بە بەنداوەکە شەگەیەنێ. زۆر باشە کاک ناچی ئێوە داواکاریەکانتان بەلایەنە پەیوەنددارەکان گەیاندووە داواکارەکان دە بەلایەنە پەیوەنددارەکانی هەرێمی کوردستان یاخود بەغداد گەیاندووە کە موچەکانتان بۆ دابین بکرێت کە ئێمە بەکاری بێنین هیواداری ئێمە نەگەینە و ئاستەیکە ئەو کارتانە بەکاربێنین و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بەدەم داواکاریەکانمانەوە بێن بە زووترین کات و ئێمەش بگەڕێنەوە سەر داوامەکانی خۆمان. ئێوە خۆتان یادداشتێکتان پێشکەشی لایەنی بەغدا یاخود هەرێم کردووە کە داواکارەکانتان جێبەجێ بکرێت بگەڕێنەوە سەر کارەکانی خۆیان بۆ ئەوەی بەنداوەکە بە بێنازی بەجێ نەیەڵڕێ بەڕاستی کە ڕۆژانە خەلەل دروستێ بێت لە بەنداوەکەیە. ئێمە بە شەو بە ڕۆژ خەفارەتمان هەیە سەر ڕای ئەوەش هەر خەلەلێک لە بەنداوەکەیە دروست بوو بێ شەو بێ هەست کاتێک بوو بێت تەنانە دوای نیوەی شەویش بێ تیممان دەرچووە و هاتووە چارەسەری خەلەلەکانی کردووە. ئێستا ئەگەر تۆ بەم شێوەیەم بەنداوە بەجێ بێڵی بەڕاستی کاریسە دروستەکە و دڵنیام دوایی زیانی گەورەی مادی زۆریش لە بەنداوەکە ئەکەیەوە ئەبێ حکوومەتی هەرێم ئەو کاتە یا حکوومەتی عێراق خۆی چاکی کاتەوە. جا بۆ بگەینەوە ئاستەی کە ئێمە پارە لە زیانە خەرجکەین. ئێمە پێشەوەی نەخۆشەکە بگاتە سەرەتان پێویستە ئێمە پێش ئەوەی سەرەتانەکە گەشە بکە و بڵاو بێتەوە ئێمە بە زووترین کات فریایکەین و نێڵین هەموو لەشی نەخۆشەکە بگرێتەوە. زۆر باشە بەم شێوەیە کاتی خەلەلێکی بچووک دروستە بێ ئێمە ئەتوانین بە ئاسانتر کۆنتترۆڵی بکەین وەک لەوەی خەلەلەکە گەورە بێ و بێ بە زیانێکی گەورە بۆ بەنداوەکە. کاک ناجی هەمانگیتان هەیە لەگەڵ کارمەندانی بەندای دەربەنی خانە کە ئەوانی بزانین ئەوان کێشەیان هەیە وەکو ئێوە موچەکانیان بۆ دابین نەکراوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە کە ئێمە هەمانگیمان لەگەڵ بەنداوی دەربەنیخان هەیە لەگەڵ بەنداوی دوکان هەیە. ئێستا حالیان لە بەنداوی دوکانیش هەمان بایکۆت و هەمان گردبوونەوە هەیە و کەناڵەکانی ڕاگەیاندنیش هەمویان بانگێشت کراون و لەوێش هەمان گردبوونەوە هەیە. بە ئامان لات نییە ژمارە ئەو کارمەندانە چەنە کە بایکۆتی داوامیان کردووە؟ لای ئێمە نزیکەی 100 کارمەندە لە بەڕێوەبەراتی بەنداوی دەربەنیخان لە دوکانیش 150 کارمەندن نزیکەی 150 کارمەندن. بەڵێ هەروەها لە بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکانی کوردستانیش کە لە هەولێرن ئەوان بەڕێوەبەراتی گشتی خۆمان ئەوانیش زیاتر لە 100 کارمەندە بن. زۆر باشە. کاک ناجی دەمێت لەسەرەوە بۆم بدوی کە دوای بوومەلەرزەکە بڕیار وابوو موچەکەتان لە بەغدادەوە بۆ دابین بکرێ. باشە ئەو بۆچی دابین نەکرا؟ ڕێکارەکان چی بوو؟ ئایا ئەو ڕێکارانە جێبەجێ نەکرا کە موچەکە لە بەغدادەوە بۆتان دابین بکرێت و کۆتایی بەم کێشەیەتان بێت؟ ئێمە بەڕاستی موچەکانمان لە 2007 لە بەغاوە بۆ خەرج ئەکرا. بەڵام ئەمە هێشتا وەکو یاسایی میلاکاتمان نەچوو بۆ سەر بەغا هەر لەوێ لەسەر بودجێ هەرێمی کوردستان موچەکانمان ئەنێرا و ڕاستەخۆ ئێمە لێرە وەرمانەگرت. بەڵام لەبەر کێشەی هەرێمی کوردستان و بەغا و حەل نەکردنی ئەم کێشانەی نێوانیان ئێمەش بووین بە سوتەمەنی بەڕاستی چکە ئێستا میزانێ نییە لە بەغا بۆ هەرێمی کوردستان کە میزانێ نییە موچەی ئێمەش بڕاوە. ئەوان داواکەن ئەڵێن ئێمە ئامادەین موچەکانتان بنێرین لە بەغاوە ئەوان ئامادەن ئیستعدادیان تایە کە موچەکانمان بنێرن. بەڵام لێرەوە لە هەرێمی کوردستانەوە ڕازی نابن کە میلاکاتمان چێت سەر بەغا بۆی موچەکانی بۆ ڕازی نابن لەبەر چەوە کارێک ڕازی نابن لە بەغاوە بێت. بەڕاستی ئەوان ئیستعدادی تەواویان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بیانی چییە کە نایڵێت موچەکانتان لە بەغدادەوە بۆ دابین بکرێت؟ میلاکاتمان بڕۆتە سەر بەغا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمانە. حکوومەتی هەرێمی کوردستان بیانی چییە کە نایڵێت موچەکانتان لە بەغدادەوە بۆ دابین بکرێت؟ هۆکارەکەی چییە؟ وەڵڵاهی ئێمەش تێناگەین بەڕاستی ئێمەش تێناگەین بۆچی نایڵن. یعنی ئێمە کۆمەڵی کارمەندین خۆ هەمومان کوردین و هەمومان لە دەربەنیخان و لە دوکان ئەژین و نەڕۆشتین بۆ ئەوێ هەموم لێرەین. من پێم وایە عکسەوە بارسوکێکی زۆرە ئەگەر ئەمان ڕەزامەندی دەربڕن نزیکەی مانگانە ملیارێک دینار لە کۆڵی حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوە کەوێتە سەر بەغا. چۆنی یعنی خۆ بەنداوەکە هەر لە شوێنی خۆیەتی و نەگوازراوەتەوە بۆ جنوب و ئێمەش هەر لە شوێنی خۆمانانی و نەگوازراوێنەوە بۆ ئەوێ. خۆ دەزانی زۆر فەرمانگە و دائیرەی کەش هەیە کە موچەکانیان ڕاستەوخۆ لە بەغاوە وەرەگرن وەکو جنسیە وەکو پاسپۆرت وەکو فڕۆکەخانەکان وەکو پاسەوانی سنوور ئەوانە هەمیشە موچەکانی لە بەغاوە وەرەگرن و هیچ کێشەیەکی دروست نەکردووە.
ئێمە ژەمانەیە هەمە حاڵمان هەمان حاڵی ئەوان بێ حتا بەپێی دەستوری عێراقیش لە مادەی سەودا ئەڵێ بەنداوەکان و سەرچاوەکانی ئاو سەر بە مەرکەزە بێ وەکو نەوت و غاز و ئەو شتانە یعنی سیادیە بەڕاستی ئێمەش لامان سەیرە بۆچی نایڵن ئێمە میلاکاتمان چێ سەر بەغا و ئەوانی سعدادی تەواویان هەیە ئەگەر میلاکاتمان چێ سەر بەغا موشەکانمان لێەوە بێت تەنانەت خانە نشینیشمان ئەچێ سەر بەغا ئەگەر ئێمە میلاکاتمان چێ سەر بەغا یعنی باشوچێکی زۆر زۆرەکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆ ئێمە هێشتا هەر عێراقی و ژیانەوەینەتەوە هەر بەیەکەوەین و ئێمە لە هەوڵاین بۆ ئەوەی چارەسەری کێشە سیاسی و ئیداری و تەنانەت جیۆپۆلیتیکەکانیشمان بکەین لەگەڵ عێراقا کاگناجی پێ وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان نایڵ میلاکاتمان سەر بەغا بۆی موشەکانمان لێەوە بێت کاگناجی پێ وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەم بەندانۆک و کارتێکی فشار بەرامبەر بە بەغداد بەکاربێنێت و بتوانێت داواکارەکان لەو ڕێگەیەوە جێبەجێ بکات وڵی کارتی فشار چییە؟ کارتی فشاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئاوەگرێتەوە لە بەغا کە ئاوی گرتەوە خۆ بەغا هەر بەغا زەرەر ناکە کاکە تو ئاو لە چی ئەگریتەوانێ ئەیگریتەوە لە دەربەنی خان ئەیگریتەوە لە کەلار و لە سمود ئەیگریتەوە لەو هەموو لادێ و لەو هەموو حوزی ماسی و لەو هەموو ئاژەڵ و زیندەوەرانەی کە لە ناو لە خواری بنداوەکەوە ئەژین یعنی نازانم کارتی فشار چییە؟ تۆ ئەگەر ئاوەکە بگریتەوە یعنی کارەبای یعنی نزیکەی 50 مێگا نزیکەی ئەتوانێت بڵێ 100 مێگا ئەگەر دوو وحدەش ئیشکا کارەبا لە هەرێمی کوردستانە بڕیخۆ ئەو سودمەند نابێت لە کارەباکەی تۆ ئەو تەنها سودمەند لە ئاوەکە کاگناجی ئەو کارەبایە بۆ کوێ دابی نەکرێواتە بۆ چ شارێک دابی نەکرێت زیاتر کارتێکی فشار ئەتوانین ئەوە وەکو کارتێک بەکاربێنین بەرامبەریان ڕاستە زیانیان بەرەکەوێت ئەوان لە ڕووی کشت و کاڵیەوە بۆ کشت و کاڵەکانیان بەڵام زیان بەرخۆشمانەکەوێت هیوارین ئێمە نەگەینەوە ئاستەی کە ئەو کارتە بەکاربێنین بەرامبەر بە حکوومەتی خۆمان و بەرامبەر بە کەسوکاری خۆمان چ لە عێراق بێ و چ لە کوردستانیش بێت بەڕاستی زۆر باشە کاگناجی ئەو کارەبایی کە باست کرد کارەبای چ شوێنێک دابی نەکات چەند شاری هەرێمی کوردستان دابی نەکات کە لە بەندای دەربەنی خانەوە بەرهەم دێنرێت بەڵێ ئەو کارەبایانی نزیکەی 100 مێگاوات دەچێتە ناو هێڵی گشتی کارەبای کوردستانەوە ئەچێتە هەولێریش تەنانەت ئەچێتە هەولێریش یعنی بەشی هەموو کوردستانی لێیرێت چکە ئەچێتە ناو هێڵی گشتی کوردستانەوە و دابەشەکرێت بۆ هەموو شار و شارۆچکەکان لە دەربەنی خان لە کەلارەوانێ بیگرە هەتاوەکوونی ئەڕاتە هەولێر سودمە نەبن لە کارەبای دوکان دەربەنی خان ئێمە بەس لە دەربەنی خان باسی 100 مێگاکەم لە دوکانیش زیاتر ئێستا زیاتر لە 200 مێگا 150 بۆ 200 مێگا کارەبا بەرهەمێن یعنی تۆ 300 مێگا کارەبا خەیتە دەرەوەی هێڵی گشتی کارەبا بەڵێ خەڵکی کوردستان زەرمەند دەبێت لەوە کاک کارەبا کەمە بێتەوە ئەو کاتە تۆ لەم هاوینە گەرمایەوە بە پێکەشناسی هەرێمی کوردستانیش هەفتەی داهاتوو ئەوانە زۆر لە ئێستا گەرمترە بێت بۆیە تۆ زیانێکی گەورە بەر کەسوکاری خۆتە گەیەنی بەڕاستی بەگرتنەوەی ئاوەکە هیوارین حکوومەت بەدەممانەوە بێ کەسوکاری خۆمان بێکارەبا و بێ ئاو نەکەین زۆر باشە کاگناجی دوای بوومە لە ڕزەکەی ساڵی 2017 بەندای دەربەنی خان نۆژەن کرایەوە ئێوە تا چەند لە نۆژەنکردنەوەی ئەو بەنداوە ڕازین لە ڕاستیاوەکو نۆژەنکردنەوە نۆژەن نەکراوەتەوە بە پێویست ئێساش حالێن ئیشی لەسەرەکرێت ئێمە هەنێت تێست کرا لەسەر بەنداوەکە هەنێت تێست پیت و ئەوانە وەرگیرا لەسەر بەنداوەکە کە جوڵا بوو بزانین ئەو کلەیکۆرەی کە لە ناو بەنداوەکەیە چی زیانێکی پێگەیشتووە بینیمانکەوە نزیکەی 50 سانتیمەتر سێتڵمەنتی کردوواتە دابەزیوە بۆیە ئێستا حالێن پرۆژەکە لە ئیشایەوە کۆمپانیایەک ئیشی تیاکە لە ڕاستای ئێمە کە بایکۆتەکەین ئەو پرۆژەیەشە وەستێ ینی سیانەی چاکردنەوەی بەنداوەکەش کە بڕیارە ئێستا چاکرێتەوە دەست کراوە بە ئیشکردن تایە بەنداوەکەی سا ڕێگاکەی بڕاوە هەنێکیشی لیال کۆڵراوە ئێستا ئەوەستێت چکە لیژنەی ئیشرافی بەنداوی دەربەنی خان ئەوانش بایکۆتەکەن کە بایکۆتیان کرد خۆ مقاول ناتوانێت خۆی ڕاستە خۆ کار بکە ئەگەر لیژنەی ئیشراف بەسەریەوە نەبێت لەبەرەوە ئەوە زیانێکی زۆر گەورە بە بەنداوەکە ئاگەیەنێ ئێستا پرۆژەکە حالێن لە ئیشایەوە لەژێر چاکردنەوەیە کاگناجی بایکۆتی کارمەندانی ئێوە تاکەی بەردەوام دەبێت وە هیچ لایەنێکی پەیوەندی دەرهاتووە بەدەم داواکارەکانتانە و بەڵێنەوە بدەن کە موچەکانتان بۆ دابین بکرێت واللهی ئێمە نازانین تاکەی بەردەوامە بێ ئێمە بەردەوام بین تا ئەو کاتەی بە دەنگ داواکاریەکانمانەوەیان حکوومەتی خۆمان بێت حکوومەتی مرکزی عێراقیش بێت لە ڕاستیە هەوڵی زۆری داوە ئێمە بەڕاستی هەوڵمانبوونی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەرەکانی بەنداوی دوکان و دەربەنی خان و تەنانەت بەڕێوەبەری گشتی عێراق و وەزیر و ئەوانە بەرزە نرخێنین بەڵام بەداخەوە تەنانەت لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش موافقە کراوە هیچ نەبێت موچەی ئەم چوار مانگەمان بۆ خەرج کرێ بەڵام لە وەزارەتی مالی عێراقی بۆمان خەرج ناکەن بە بیانووی ئەوەی کە میلاکاتمان لەوێ نییە و هیچ قیتایەکی یاساییمان نییە لەوێ موچەمان بۆ خەرجکەن بۆیە ئەوان چاوەڕێ ئەوواکەن حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام باتەوە و ڕەزامەند بێت لەسەر ئەوەی کە میلاکاتی ئێمە و بەنداوی دوکان و
دهۆک و بەڕێوەبەراتی گشتی لە هەولێر بچێتە سەر بەغا و ئەوانی سەعادی تەوایان تیا دووبارەیەکەمەوە بۆی موچەکانمان بۆ بنێرن. کاک ناجی دوا پرسیارم ئەوەیە کە بڕیارە ئەمڕۆژ کارمەندانی بەشە هەستیارەکانی بەنداوەکە بایکۆت ڕابگەن ئەوانیش ئەمڕۆ بایکۆتیان ڕاگەیاندووە لە بەڵێ بایکۆتی تەواوەتی ڕاگەێنراوە. من پێ دەڵێم ئەڵێم ئەو داتانەی کە ئەمڕۆ ئێمە وەری ئەگرین ڕۆژانە وەرگیراوە ماوەی 6 ساڵە یەک ڕۆژ نییە داتا وەرنەگیرا بێت تەنها کاتی ڕاپەڕینەکەی ساڵی 91 نەبێت پەترەیەک وەرنەگیراوە کاتی کۆڕەوەکە و ڕاپەڕینەکە ئەجینا یەک ڕۆژ نییە لە ماوەی ئەم 6 ساڵەیە ئەم داتا و زانیاریانە وەرنەگیرابێ و دۆکیومنت نەکرابێ و نەنێرابێ بۆ شوێنە پێویستەکان. تەنانەت وەکو وتم ئەو ریسێرچ و بەحسانەی کە ئەکرێت لەسەر بەنداوەکە و لەسەر سەلامەتی بەنداوەکە تیما دەکاتە سەر ئەو داتا و زانیاریانەی کە ساڵانی پێشوو وەرگیراوە چکە تۆ نازانی سەلامەتی بەنداوەکە چۆنە هەتاوەکو داتا و زانیاری پێشتری نەبێ بۆیە بەڵێ زیانی زۆر گەورە گەێنێ و هەموو بەشەکان بەشی هایدرۆلۆژی بەشی جیۆلۆژی ئەکاوانە بەشە زۆر هەستیارەکانن بەڵێ بڕیاری بایکۆتی تەواویان ناوە و بە هیچ شێوەیەک داتا و زانیاری وەرناگرن. زۆر باشە کاک ناجی دوا پەیامت چییە بۆ لایەن پەیدارەکان بۆی داواکارەکانتان جێبەجێ بکرێت؟ وڵی بە قوربان من قسەی خۆم دووباراکەمە قسەی پێشوم دووباراکەمەوانێ ئەڵێم هیوارم بە دەنگ بانگەوازەکان و دەنگ بایکۆتەکەمانەوە بێن و ڕەزامەندی دەربرن لەسەر ئەوەی میلاکاتمان بچێت سەر بەغا و هیچ کێشەیەک دروست ناکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە هەر کارمەندین لێرە هەر کوردین و بەنداوەکانش هەر لە شوێنی خۆیان نایە بەعکسەوە بگرە بارسوکیشە بۆ هەرێمی کوردستان کە نزیکەی میلیارە زیاتر لە میلیارە دیناری مانگانە لە کۆڵە بێتەوە و تەنانەت خانەنشینی دوای ئەوەی چەند ساڵیش ئەچێتە سەر بەغا بۆ ئەم کارمەندانە بۆیە کارێکی زۆر باشە بێ بۆ ئێمەش و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر ڕەزامەند بێت لەسەرەوەی میلاکاتمان بچێتە سەر حکوومەتی مەرکەزی عێراق وەکو هەموو ئەو بەشانەی تریش کە باسم کرد پاسەوانی سنوورەوانە کە موشە لە بەغا وەرەگرن ئێمەش با موشەکانمان لە بەغا وەرگین و هیچ کێشەیەک بڕوا ناکەم دروستکە. زۆر باشە زۆر سپاس بۆ ئەندازیار ناجی عەبدوڵڵا سەرۆکی بەشی کارۆمیکانێکی لە بەندای دەربەنی خان سپاس کامیوانی بەرنامەکەمان بووی. بەڵێ بینەرانی عەزیز دەچین لای تۆڕی پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان دەچینە لای پەیامنێرمان ئازاد و مەراوایی بزانین دوایین زانیاریەکانی قەزای سۆران و ئەو دەڤەرە چۆنەوە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنادا ئەوان بەکوێ گشتون و ڕێکارەکان تا ئێستش بەردەوامەوە هاتوچۆ لە نێوان شارەکاندا بەردەوامی هەیە. کاک ئازاد سڵاوی خوات لێبێت دەپرسم دوایین زانیاریەکانی قەزای سۆران و دەڤەرە لە چه ئاستێکدایەوە تا ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لە مەترسیە لەو ناوچەیەشدا؟ زۆر باشە دیارە گوێ لە دەنگی ئێمە نییە کاک ئازاد کە ئەوە لە هەرێمی کوردستاندا ڕێکاریی نوێی ڕاگەێناوە تایبەت بۆ جەژن کە هاتوچۆ لە نێوان پارێزگاکاندا کۆتایی پێبێت وە بڕیاریشە مزگەوتەکان لە ڕۆژی شەمەوە بکرێنەوە بزانین دوایین زانیاریەکان لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا چۆنەوە بزانین لە قەزای سۆران لە ئێستادا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا کەمی کردووە یاخود لە نەخۆشخانەکاندا چەند نەخۆش لە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا ماوەن. کاک ئازاد ئێستا گوێت لە دەنگی منە سڵاوی خوات لێبێ. تۆ لە بینەرانی بەڕێزیش بێتن کاک دانیێل. زۆر سپاس دوایین زانیاریەکانی قەزای سۆران چۆن؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن ئێستا من لە دەستگای خێرخوازی بەخشیدم لە نووسنگەی سۆران دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی هاوکاریەکانیان بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی هەرێمی کوردستان بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆز چەندین پرۆژەی گرنگیان ڕاگەیاندووە یەکێک لەو پرۆژانە بریتیە لە دابەشکردنی سەبەتەی خۆراکەوە ئەمڕۆ لە نووسنگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای سۆران دابەشەکرێ بە هاوکاری نووسنگەی ئەوروپاکەوە خێرخوازانی ئەوروپا هاوکاریەکانیان کۆ کردوێتەوە لە ڕێگای نووسنگەی ئەوروپاوە بۆ هەرێمی کوردستانی ڕەوانەکەن و ئەمڕۆژ لە قەزای سۆران بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابش دەکرێتن دیارە سەبەتەی خۆراکێکەوە لە سۆران دابەشەکەن بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر چۆنیەتی گەیاندنی ئەم هاوکاریانە بە خەڵکی کەم دەرامەت ئەسمە لای بەڕێز ماوەستاسیامە دەگەر بیتە ئێرە سڵاوت لێبێتن هاوکاریەکان چین و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ جەژنی قوربانی پیرۆسین بۆ هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت. بەناوی خوای گەورە میهرەبان بەخێرهاتنی ئەوەی بەرز خۆشەویستەشەکەین و ڕێز و سڵاوشمان هەیە بۆ برایانمان لە کەناڵی ئاسمانی پێ.
دەستخۆشی لە نووسنگەی ئەوروپای دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە زۆر دڵسۆزانە ماندووبوونیان کێشاوە کە هاوکاریەکانیان بەدەستی ئێمە گەیاندووە و ئێمەش لێرەوە بەسەر خەڵکی بێباوەک و خەڵکی هەژار خەڵکی نەدار دابەشی یەکەین. جیاواز لە سەبەتەی خۆراک بڵێن پرۆژەی قوربانیشە چۆنیەتی پرۆژەی قوربانی کەوا دەستگای بەخشین ڕایگەیاندووە چۆنە؟ وەڵا ئەمە دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەی کە لە سەرجەم شار و شارۆچکەکان بە بەردەوام ڕۆژانە مانگانە ساڵانە پرۆژەی تایبەت و نەوعی هەیە هە لە دابشکردنی جلوبەرێک بەسەر منداڵی بێباک و منداڵی هەژار و هەم لەسەر پێدانی پارەی کەفالە و هەم دروستکردنی خان و هەم چارەسەرکردنی نەخۆش و هەمیش بە بۆنەی جژنە قوربانی پیرۆز پرۆژەیەکی دیکەیان ڕاگەیاندووە کە ئەویش زۆر زەرورە لەبەر نەبوونی موچە لەبەر قەیرانی دارایی کە بریتێ لە کڕینی ئاژەڵی قوربانی بە هاوکاری خێرومەند و خێرخواز کە هەڵستن بە زیندوکردنەوەی ئەو سونەتە پیرۆزە و نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکان ئامادەییان تێدایە هەم بۆ کڕینی ئاژەڵ و هەمیش بۆ کوشتنەوە و هەمیش بۆ دابشکردن ماڵ بە ماڵ بەسەر خەڵکی بێباوک و خەڵکی هەژار خەڵکی بێموچە لە سنوورەکەماندا. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سیامەند. بەڵێ کاک دانیار دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆز سەبەتی خۆراکی ئامادە کردووە و هەروەها لە زۆربەی نووسنگەکان لە هەرێمی کوردستان جلوبەرجی جەژن بەسەر منداڵی کەم دەرامەت و یەتیم دابەشەکەن و پرۆژەی قوربانیشیان هەیە کەوا لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز پرۆژەکە بەڕێوە دەچێتن. جیاواز لە بڵین ئەم کارانەی دەستگای بەخشین ئەمەوێ ئاماژە بۆ بدەمکەوە دوو ڕۆژی لە سەریەکە بەردەوام ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری ناحیەی سیدەکان لەلایەن فڕۆکە جەنجیەکانی تورکیا بەردەوام تۆباران و بردومانەکردن. شەوی ڕابردووش سنووری گوندی بۆڵە لە ناحیەی سیدەکان دیارە تۆباران کراوەوە ئەو ناوچانە خانووی چەند هاوڵاتیەک لە سنووری ناحیەی سیدەکان بەهۆی تۆبارانەکانەوە سوتاون و پوش و پاوانی ئەو ناوچانە بە تەواوەتی سوتاون و ئاگری لێکەوتۆتەوە. هەروەها ئەمڕۆژ دیارە لە بناری قەندیل لە سنووری گوندی زارگەڵی و ئەو ناوچانە فڕۆکە جەنجیەکانی تورکیا و ناوچانەیان بردومان کردووە و ئاگر لە پوش و پاوانی ئەم ناوچانە کەوتۆتەوە بە تایبەتی لە سنووری ناحیەی سیدەکان چەند ڕۆژێک کە بڵێ تۆباران کە بەردەوامەوە تۆبارانەکان لە سنووری ناحیەی سیدەکان زۆر نزیکن بە دووری 8 کیلۆمەتر ئەم ناوچانە لە سنتەری ناحیەی سیدەکان تۆبارانەکەن و هاوڵاتیان بە تەواوی هەست بە تۆبارانەکان دەکەن. کاک ئازاد ڕۆژی تەندروستی قەزای سۆران لە چ ئاستێکدا لە ئێستادا؟ دیارە گوێ لە دەنگی ئێمە نەبوو کە گازا سپاس کە پامنێرمان ئازاد و مەراوایی لە سۆرانەوە لەگەڵمان نەبوو. بەڵام بینەرانی عزیز دەچین لای پامنێرمان لە هەڵەبجەی شەید سامان فەتاح زانین دوایین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین و بڕیارە کارگەی دۆشایی تەماتە بکرێتەوە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان لایەن پەیوەندیدارەکان داوای ئەویان لێ کرد بوو کە ناوی خۆماڵی بە قوتۆکەیانەوە نێڵە دەمەش گرفتیان بۆ ئەوان دروست کرد بوو. سامان سڵاوی خوات لێبێ دوایین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین. بەڵە سڵاوتان لە بێدانیار دوای 6 مانگ کارگەی دۆشاوی تەماتەی شارە زۆر کە لە هەڵەبجەیە کارگەکە داخرا بوو و بەرپرسان و خاوەنی ئەو کارگەیە ئەوەی ڕاگەیان کە وەکارەکەی ئەوەیە کە وەزارەتی تەندروستی پیان ڕاگەاندووە کە ئەبێ وشەی خۆماڵی بە قوتووی دۆشاوەکەوە لابرن. لە دوای 6 مانگ دیسانەوە کارگەی دۆشاوی تەماتەی شارە زۆر لەمڕۆوە دەستی بەکارکردن کردوێتەوە. تەماتەی جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە کە لە توانایدایە لە 24 کاتژمێردا زیاد لە 200 تۆن تەماتەی جوتیاران وەربگرێت کە ئاماش دەرفەتێکی باشە بۆ جوتیارانی سنوورەکە بۆەوەی کە بتوانن بە تایبەت تەماتەی خۆیان
لەم کارگەیە ساغ بکەنەوە و بە دۆشاوکردنی بۆ بکەن. من ئەچمەلای کاکجاسم بەڕێوەبەری ڕێپێدراوی کارگەی دۆشاوی شارەزۆر کاکجاسم بێت ئێرەوە چۆن بوو دەستان بەکارکردن کردەوە ئەوەی کە پێشووتر ڕاتانگەاندە بوو وەزارەتی تەندروستی ئەوەی ڕاگەاندووە وشەی خۆماڵی بە قوتوی دۆشاوەکەەوە لابرن. پێشکی بەخێر بن سەر و سەرچاو ڕاگررتنی ئێمە لەسەر وشەی خۆماڵی نەبوو. بەڵام وەزارەتی تەندروستی بەبێ هۆکار ئێمەیان لە کارەکانمان ڕاگرت. دوایەوە ئێمەیان یا بە داواکاری گشتی کە محکەمیان لەسەر تشکیل کردین چەند جەلسەیە منیان بان کرد لە جەلسە کاکە چوم وتم کاکە لەسەر چیە وتیان کاکە یەکەم تۆ کۆمپانیاکەم زوو ناوی کۆمپانیا مێخەک بووە بۆ خزمەتگوزاری کشت و کاڵی دروستکردنی ژووری پلاستیکی سنووردار ئەوان وتیان ئەمە ڕێپێدراونێک تۆ دۆشاو دروستکەی وتم بەڕێزیانەوە ئاگا چۆن ئاگادارنی من نسخەم تەسلیمیەوە کردووە کە من کۆمپانیاکەم گۆڕیوە کردومە بۆ کۆمپانیای مێخەک بۆ پیشەسازی بەرهەمە کشت و کاڵیەکان ئەمە یەکێ لە هۆکارەکانیان بوو. دووەم وتیان تۆ بڕوانامە نییە بنووسی دۆشاوی تەماتی خۆماڵی شارەزور بەچ حەقە وتم بڕوانامەم هەیە لە هێما بازرگانیەکان کارم پێ کردووە ئەنجا دوایەوە چوم بڕوانامەکەم بهێنا دیسان قەنەعەتیان نەکرد نووساویان بۆ کردن بۆ هێما بازرگانیەکان وەڵامیان بۆ هاتەوە کە گوایە بڵێ ئەمە بڕوانامە هەیە و مافی قانونی یاسایی خۆیەتی دەستان پێ کردوێتەوە. بەڵام یەکێک کەشیان لەسەرەوە ئەوت کاکە سنفەکە کە نووساوە 29 باسی لام ئەوە سنفی لە عێراق نووساوە دبس یانی دۆشاوی خورمایەوە تۆ ڕێ پێ وتم ئەوە بەدەست من نییە لە وەزارەت بەس ئەم سنفیان داناوە بەس سواز بۆخوا ئێستا کە من تقریبا 12 نووسام لەژێر دەسایە وتم کا بام عمل لە کارنەوە سێوان ڕزامنم بەس لەم پڕێکە لەم وەزعکە بوو بە مزاهرە و تەماتە زۆر بوو ئێمەش معمل داخرا بوو وتیان بیکەرە وتم کاک خۆ معمل سیارە نیە سلوونێ بکەوێتە ئیش بەڵامی تر دوایەوە سواز بۆخوا بە هەر چۆنە بێت چەند خەبیرێکمان هێنا میکانیکی و ئەوە چەند ڕۆژێکە کەوتینەوە ئیش و ئێستا تەماتی خۆماڵی وەرەگرین و بەرهەممان هەیە. لە ڕۆژێکا چەند قوتووی ئاوە تەماتە بەرەم بێنن. ئێمە بەرهەمەکەمان ئەتوانین ڕۆژی 250 تۆن تەماتەی خۆماڵی وەرگرین. 250 تۆن ئەتوان تاقە ئینتاجمان 250 تۆن تەماتە وەرگرین. سامانگەر پێویستی بە ئاوە تەماتەیە ئەتوان پێداویستی بازاڕەکان پڕکەنەوە. ئێمە تا ئێستا زۆر بەدواداشونان بۆ ئەوە کردووە بەڵام تا ئێستا بەڕاستی ئامارێکی وا لەژێر دەستمان نییە تا بتوانین ئەوە بزدەبێت تهدید بکەین. بەس ئێمە ئەم کارگەکەمان سپاس بۆخوا نەک بەشی هەرێمی کوردستان ئەتوانین لە ساڵ 60 پێداویستی عێراق پڕکەینەوە. کاک جاسم تا چەند کارگەکەتان توانیوێت هێلێکی کار بۆ گەنجان بۆ دەرچوانی زانکۆ ئەوانەی کە بڕوانامەیان هەیە لەم کارگە بتوانن ئیش بکەن. ئێمە سپاس بۆخوا تقریبا سێ مهندسی ئەندازیاری کارەباییمان هەیە دوو ئەندازیاری میکانیکیمان هەیە ئەندازیاری چیمیاوی لێرە ئیشەکە چەندین دەرچووی چه ڕگەزی نێر چند ڕگەزی مێ کۆلێژی کشت و کاڵ بەشی پیشەسازی خۆراکی تایە و کەسی فەنی زۆری تایە 35 کارمەندمان هەیە بێژگە لە متفەرقەکان تقریبا گاتە 55 کەس. دانیار دیارە ئەم کارگەیە زۆر گرنگە بۆ جوتیارانی ستونی پارێزگای هەڵەبجە بەتایبەت بەرەمی تەماتەیان لێرە ئەتوانن بفرۆشن و بە نرخێکی باشتر و لەوەی کە بەزەرەر بیفرۆشنەوە لە ڕۆژێکدا ئەم کارگەیە دەتوانێت 140,000 قوتو ئاوە تەماتە بەرەم بێنێت ئاوە قوتووی 88 غرامی. بەڵێ من ئەگەرەمەوە لای ئێوە کاک سامان بە جوتیارەکان وتراوە کە ئەو جۆرە تەماتەی بێنە کارگەکە بۆی شیایی دۆشاو بێت ئەوتە بۆیان دیاری کراوە کە جۆرە تەماتەیەک بێت بەکاردێنێت بۆ دۆشایی تەماتە. لە ئێستادا ئەو تەماتی کە لەلاەن جوتیارانەوە ئەکرێ بەڵێ لە ئێستادا ئەو تەماتەی کە ئێستا بەشێکی زۆری جوتیاران یاریمی کوردستان کردویانە تەماتەی کوردی پێ دەڵێن کە زیاتر بۆ ئەم کارگەیە گونجاو نییە و بۆ ئاوە تەماتە ناگونجێت لەم کارگەیە بەڵام بەرپرسانی وە خاوەنی ئەم کارگەیەوەی ڕاگەاندوە ئەو جوتیارانی کە ئەیانەوێت تەماتەکان ڕادەستێم کارگەیە بکەن خۆیان هاوکاریانەکەن و ڕێنمایان پێدەن و تۆوی تایبەتیان بووێن لەبەرەوەی تۆوی ئەو تەماتەیە نابێ تۆوی زیاتر بێ لەو ڕێژەیە کە دیاری کراوە لێرە بکرێ بە ئاوە تەماتە. من پێشووتریش پێش ئەم لایڤە لە لای جوتیارێک بووم وتی کە ئەگەر ئەو کارگەیە هاوکاری مامکە من ئامادەم ساڵێکی تر 20 دۆنم لەو تەماتەیە بکەم کە ئەم کارگەیە داوایەکە بۆەوەی کە لەم کارگەیە تەسلیمی بکات و بیکەن بە ئاوە تەماتە. زۆر باشە سامان بەگشتی ڕۆژی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە لە چه ئاستێکدایەوە ڤایرۆسی کۆرۆنا لەوێ بەکوێ گەیشتووە؟ لە ئێستادا ڕۆژی تەندروستی وەک وتەبێژی بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە ڕاگەیاند کەمێک جێگیرە و دوێنێ 23 کەس لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا چاک بوونەوە و ڕەوانەی ماڵەوە کرانەوە
و 12 کەسیش دوێنێ وەزارەتی تەندروستی ڕاگەیاند کە تووشی ڤایرۆسەکە بوون. دیارە کیتی پشکنی لە پارێزگای هەڵەبجە بەڕادەیەکی کەم دیاری کراوە، لەبەرەوە پشکنین لە پارێزگای هەڵەبجە بۆ ڤایرۆسی کۆرۆنا زۆر سنووردارە و کێشە و گرفتی کارمەندانی تایبەت بە نەخۆشخانەی کۆرۆنایە و کەرتی تەندروستی کێشە و گرفتی ئامێری پزیشکی و کارمەندی تەندروستیەوە پێشووتر گرفتی گەورەی بەردەم کەرتی تەندروستی هەڵەبجە مانگرتن و مانگرتنی بەشێکی زۆر لە پزیشکانی پسپۆڕ بووکە چوونەوە ماڵەکانی خۆیان بۆی کە داواکاریان نەبوو کە گۆڕانکاری و کە کۆمەڵێ گیر و گرفت لە کەرتی تەندروستی هەبوو ئەوێ چارەسەر بکرێت. دوای کە گەڕانەوە سەرداوامەکانیان بەڵام نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە ئێستاشدا گرفتی کەمی کارمەندیە، گرفتی کەسی پسپۆڕ و شارەزایە و ئەمەوێ ئەوشتان پێ بڵێم کە لە ئێستادا ژمارەیەک لە توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لەو نەخۆشخانەیەن و 10 کەسیان پێویستیان بە ئۆکسسیجینی بەردەوامەیە، ئۆکسسیجینیان لەسرە و 2 کەسیان باری تەندروستیان ناجێگیرە و پێویستیان بە چاودێری وردەیە. زۆر باشە. سامان بەگشتی نرخی شتومەک لە پارێزگای هەڵەبجە چەندە؟ بە تایبەت پارێزگای هەڵەبجە کە ناوچەیەکی کشت و کاڵیە، لەوێ جوتیاران بەرهەمەکانە لە بازاڕەکاندا ساغ دەبێتەوە. ئەوەی کە هەیە کاک دانیاران ساڵ بە شێوەیەکی گشتی جوتاران یاریمی کوردستان بە تایبەت لە بەرەمە کشت و کاڵەکانیان زۆر بە نرخان دابەزی بوو و زۆر بارزان ئەیان فرۆشتەوە. من وەک پێشووتریش ئاماژەم پێگرلای و جوتیاری کە تەماتەکەی ئەچنیەوە لێ کردەوە بۆم کارگەی ئێنا و مانگێک مانگونیوەک تەماتەکەی پێگەشتە وازی لە تەماتەکەی هێنا وازی لە کێڵگە کشت و کاڵەکەی هێناوە لەبەرەوەی نرخێکی زۆر کەم بۆی دەفرۆشرا. لەبەرەوە ئەو ئاماژەی بۆ کرد کە ئەو کارگەیە کراوەتەوە قسەی لەگەڵ بەرپرسانم کارگەیە کردووە بۆیە ڕۆشتووە تەماتەکەی لێ کردوێتەوە. ئەنا دەدوێنم تەماتەی کردووە لەبەرەوەی کە پارە ناکات لەبەروی نرخی بەرەمە کشت و کاڵەکان لە ئێستادا زۆر دابەزیوە وازی لە کێڵگە کشت و کاڵەکەی هێنا و نەیچنێ و لی نەکردوێتەوە. لە بە شێوەیەکی گشتی هەموو بەروبوومە کشت و کاڵیەکان بە شێوەیەکی گشتی هەر لە شووتی لە تەماتە لە بەروبوومە کشت و کاڵەکانی دیکە نرخیان زۆر ئەرزانە بەمەش جوتیار زەرمەندی یەکەم. زۆر سپاس بۆ سامان فەتا لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیارەکان. ئازان دەچینە پارێزگای سلێمانی بزانین دوایین زانیارەکان چین. پەیامنێرمان ئەردەڵا محەممەد لەوێ. ئەردەڵان سڵاوی خوا لەبێ دوایین زانیارەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ کاک دانیار سپاس. ئێمە ئێستا لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستانی لە شاری سلێمانی بۆ چەندەمین جار دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی کوردستانی ساڵی 2016 بۆ حەڤە جارێکی تر دەستیان کردوێتەوە بە گردبوونەوە. ئەمەش دوای ئەوەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاریەوە دەرچووە کە هیچ کەسێک دانامەزرێم کادەتا وەک دەبینین لێسادا خوێندکارەکان لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان گردبوونەتەوە، بەڵام ئەگە بینین هیچ کەسێک لە نووسینگە نەهاتووەتە بە دەمیانەوە. من دەمە زیاتر لەسەر ئەو بەیاننامەی فراکسیۆنی کۆمەڵ کە دەری کرد سەبارەت بە دەرچوونی ئەو دامەزراندنی ئەو دەرچوانە کە ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد، دەچمان لای ئەندام نوێنەری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بەدریاخانێ وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەو لەسەر ئەو داوە لەسەر ئەو بەیاننامەی کە بەرسان کردەوە بۆ حکوومەت بۆ دامەزراندنی دەرچوان چی بوو؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە خولی پێنجەمەوە تا سامە یەکەمی داداشمان نەبوو بۆ سێ یەکەمەکە هەرێمی کوردستان بەرزمان کردوێتەوە زیاد لە دەیان یاداشمان بەرز کردوێتەوە لەسەر سێ یەکەمەکەی هەرێمی کوردستان. ئەمە دوایین یاداش بوو بەداخەوە کە حکوومەت ئەو وەڵامە بێ هیواییدایەوە بە سێ یەکەمەکە بێ هیوایەکی زۆر ڕۆی لە سێ یەکەمەکەی هەرێمی کوردستان کردو. ئەو کاردانەوەی لێکۆتەوە کە ئێستا سێ یەکەمەکەی هەرێمی کوردستان بێ هیوا بوون نیگەرانی خۆیان دەرەبڕنەوە هاتوونەتە سەر جادۆ بە تەماش کۆمە دەن و جەخت دەکەنەوە لە داواکەی خۆیان. طبعا سێ یەکەمەکە کاتێک کە داوای مافی خوانەکە ئێمە بە داوای ڕەوای حەقی خۆیان دەزانین کە مەفروض ئامالکاریان پێ بدرێ هەم دابمەزرێن و هەمیش هەلی خوێندنی ماستەریان پێ بدرێ. بەداخەوە ئێمە بەڕاستی ئەومان بۆ دەردەکەوە لە وەڵامی لە وەڵامە بێ هیوایەکەی حکوومەت خوێندن لە هەرێمی کوردستانە هیچ ئەرزشێکی نەمێنێ و منافەسەی خوێندنیش لە هەرێمی کوردستان نەمێنێ. بۆیە ئێمە دووبارە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی جەخت دەکەینەوە کە
حکوومەت ئاڕێک بە سێکەمە هێرمی کوردستانە بداتەوە و بە قەرارەکەیدا بچێتەوە کە بەڕاستی ئەمە کاری سلبی زۆری لێ دەکەوێتەوە لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. من دەمەوێت بچمان لای خوێندکارەکانیش کەوە لێسادا وەک دەبینم بە چەندین دروشم داوای دامەزراندنی خوان دەکەن و داوای مافەکانیان دەکەن کە مافێکی سەرەتایی خوانە کە دەرچن ئێوە وەکو خوێندکاران ئامان چند چیە لەم گربوونانەوە کە لە بەردەم نووسینگەی پەرلەمانوەزانمە چەندین جارەکەیەنە بەردەم نووسینگەی پەرلەمان و تاچە وەڵامتان نەدراوەتەوە. ئێمە وەک یەکەم و دوم سێمەکانی زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی 2016-2017 ئەوە چەندین جار هاتوون لێرەدا ناڕزادی خۆمان دەربڕیوە تاوەکو دابمەزرێن بەڵام هەتا ئێسش حکومت ئاوڕێکی جدی لێمان نەداوەتەوە. دوایین وەڵامیشی ئەو وەڵامە بێ ئومێدە بێ ئەمەلە بوو کە پێوتین کە دامەزراندن ڕاگیرا و چیدی داوای دامەزراندن مەکەن. حکومەتێک نەتوانێت ساڵانە لە کۆی 28000 خوێنکار 1000 خوێنکار دابمەزرێنێ بۆ باشترە زانکۆ پەیمانگاکان دابخات چونکە هیچ معنای نییە نەتوانێت لە کۆی 28000 خوێنکار 1000 خوێنکاردا بمەزرێنیت. لێرەوە پێیان ڕاگەێنین و هۆشداریان ئەدەینێ ئەگەر زوو نێن بەدەممانەوە دامان نەمەزرێنن ئەوامانگرتنی سەرتاسەری ڕاگەێنین. لێرەوە زۆر گرێمان لە وەزیری خوێندنی باڵا هەیە وەزیرێکی زۆر بێ هەڵوێست و بێدەنگا ئاوا بڕات ئەم جارە بێتەوە خۆپشاندان دژیەوەکەین بۆی دەست لە کار بکێشێتەوە. ئێمە وەزیرێکمانەوێ هەڵوێست بێ لەگەڵمانە وەکو وەزیری پەروەردە بۆ وەزیری پەروەردە دەتوانی 4000 مامۆستا گرێبەست بکات بە هەمیشەیە. ئەی بۆچی وەزیری پەروەردە ناتوانێت لە کۆی 28000 خوێنکار 1000 خوێنکاردا بمەزرێنێت. بەڵێ کاک دانیارەوە بەشێکی ترە لە خۆپیشاندەران کە چەندین دروشمیان بەرز کردوێتەوە. من دەمەوێت بچمە لای ئەم خوێندکارەی تر هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵ چۆن هەڵەسەنگێنین کە داوام کرد بۆ دەرچوان بەڵام وەگە بینین وەڵامەکەی هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان بەوە دراوەتەوە کە گوایە دەرچوون ڕاگیرا و حکومە ناتوانێت لەم کەسەدا. ئێوە هەڵوێستان چی ئەبێ ئێوە بەنیازی چین؟ بەڵێ بەخێر بن سەر چاومان بەڕاستی ئێمە ئەو هەڵوێستەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەرزە نرخێنین بەڕاستی سەلمانێک کاوە لە ناو خەڵکان زۆر سوپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین. بەڕاستی ئەو وەڵامەی ئەو بەڕێزە کە بەناوی حکوومەتەوە لە هیچ یاسایەکدا نەبووە ینی بەناوی حکوومەتەوە وەڵامەدەوە هەچەنەوە وەڵامی حکوومەت بووە بەڵامە بۆ ئەنجومەنی وەزیران خۆی وەڵامەکەی بدایەتەوە نەوەکو جێگری پەرلەمانی کوردستان بێت بەناوی حکوومەتەوە قسە بکات. ئێمە هەڵوێستی جدیترمانە بێت و فشاری مەدەنیەکانمان زیاتر ئەەکەین بەم شێوە ناوەسین لەم چالەکانە فراوانترەکەین و بۆی ئەمڕۆ هەر لە دوای وەڵامەکە بەپەلە ویسمان ناڕزایەت دەربڕین یاداشتێ بخوێنەوە دژی و وەڵامە چونکە تا ئێستا ئێماگەر فراکسیۆنەکان توانی بێتیان یاداش بەرزکەنەوە بەڵام ئێستا ئەم بەم وتەی کە وتوێتی بەم قسەی بەم وەڵامی کێدایەتیەوە ئیشەکان ئێمای ڕاگرتووە ینی ئەڵێتر بەی شێک نابێ داواکاری پێشکەن. ئەم بڕیارانی حکومەت وا لە خوێندکار ناکە بۆ داهاتوو لە ئێستاشە بۆ داهاتوو کە خوێندنەوە گرنگی نەمێنێ لە خوێندن ئێستا گرنگی نەماوە ڕاستی هیچ کەسێک تاقەتی خوێندی نەماوە. ئێمە 4 ساڵە خوێندنمان تاواکر ئێمە معدلمان کە ئەوایل بین لە 85 هەتاوەکو 90 بۆ کێبڕکێمان ناو زانکۆیە بووە. فەرموو ئێستا بزانە لە ناو زانکۆکانە کێبڕکێ لە 67ەیە کێبڕکێگە لە 67 ینی چەند تاسیری کردووە بەڕاستی تاسیری کردو خەڵک تاقەتی خوێندی نەماوە خوێنگار ناخوێنێ. دوایەوە یاتر من پێم باش ینی زانکۆکان ئەگەر بێت و ئاوای سێری خوێنکارێکەکەمەکان بکەن زانکۆکان دابخەن با 4-5 ساڵ دایخەن. ئوستازیان بەخێر بێن سەر چاومان هاتن. ئێمە ماوەی 4 ساڵە چاوەڕوانی دامەزراندین لەم ماوەی 4 ساڵدا زیاتر لە 100,000 خوێنکار تەخەروجی کردووە تا ساڵانە 25,000 بۆ 30,000 خوێنکار تەخەروجەکە لەو ڕێژەی 1100 خوێنکاریەکەم و دووەم و سێم دەبێت ساڵانە بە 4 ساڵ جارێک 100,000 خوێنکار تەخەروج کە 1100 خوێنکاری یەکەم و دووەم و سێم دانەمەزرێتەوە لە زانکۆ پەیمانگاکاندا وەڵی بەهای خوێندن نەماوە لەم وڵاتەیە هیچ نرخێکی نەماوە. وەزیری خوێندنی باڵا نازانم دەڵی زیاتر لە ئەدمینی پێیجە چێت تەنها لە ڕێگەی سۆشیال میدیاوە چالەکانی پێشکەشەکە ڕۆژ لە ڕۆژە نەهاجیە لەم بێ بەس تەنها خۆم 12 بۆ 13 جار لە بەشداری خۆپشاندان و گربوونەوە و چالاکی و سەردانی نووسنگەی گەشتبینم بە خوێندن لە ئێستادا بۆدا گەشتبین نیم بە خوێندن چونکە ئەگەر سەیریکەین ئێستا بچۆ سەیری زانکۆکانگە وەکو مەڵبەند و لق و ناوچە و کۆمیتەی لێ هاتووە هەرچی هەیە بەواسەدا ئامەزرێ ئەچێ ماستەرێ لە ئێران و لە تورکیا بەواسە دێنێتەوە لێرەکانە پێیدا ئامەزرێ وەزیری خوێندنی باڵا ڕۆژەدا ئێوارە دەڵێ ئاسانکاری بۆ مازرێ ئاسانکاری بۆ ماستەری چیەکەی هەر هەموو کادرە حیزبەکانی خۆت و حیزبەکەی پارتیە لە هەروەها چەند حیزبێکی کار نزیک لە خۆتەوە ئەوانە دەبنە مامۆستای زانکۆ بچۆ سەیری ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکە مامۆستاکانە زۆربەی کادری حیزبەکانن غورفە نییە سەرۆکی حیزبێک ڕسمەکەی لێ نەبێ
بۆ شێوەیە کەواتە خوێندن بەهای نەماوە لەم وڵاتە وەکو دەستکەوتێکی حیزبی چۆن زەویەک دابش دەکرێت ئەوها دەبەخشێتەوە ماستەر دەبەخشێتەوە بە کەسانی کە ئەزمونیان کەسانێکە سەر بە کادری حیزبەکانن جاتکامان تکایەکمان هەیە با وەزیری خوێنی باڵام خوێنی ماستەر دکتۆراش ڕابگرێت ئەگەر ئەوایلەکان دانەمەزرێنێتەوە ساڵ بۆ ساڵ ئێمە نەچی ماستەر بخوێنین و دکتۆرا بەدەست بێنە خوێندکارەکانمان با خوێندنیش ڕابوەستێ بەم شێوەیە زانکۆ پەیمانگا بکەنە هەر کارگەیەکی جلوبەر خولی سەرتاشین خولی خیاتی زۆر ئیسفادەی زیاترە وەک لەم بابەتەی ئێسارەکان لە زانکۆ پەیمانگاکاندا دەگوزارێ بەداخەوە. کاک دانیار بڵێ ئەوەی بینن لە وێنەکەدا خۆ پیشاندانی بەشێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی یەکەمەکانی کوردستانی ساڵی 2016. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵا محەممەد لە سلێمانی و سپاس بۆ زانیاریەکان. بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانم بەرنامەی ئەمڕۆشمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.